هلو هیچ نبود خیلی زور سپاس دست خوش بابا چی بووە؟ هەر بووە من یا بۆ هاوکارەکانیشم؟ زۆر سپاس ناوی خۆتم پێ بڵێ؟ خونچە چێ؟ تەمەنە؟ 8 ساڵی ئافەرم چێ فێری کردووە ئاسقی؟ بەڕاست؟ سپاس بۆ دکتۆر دلێر و مامۆستا دلێریش مامۆستا تەلانیش سپاس بۆ ئەوانیش زۆر سپاس دەست خۆش